سڵاوتان لەبێت قوتابیانی خۆشەویست، من مامۆستا سەرباس میراودەلی، مامۆستای بابەتی فیزیک لە ئامادەی شۆڕشی زانستی کچان لە تەلەڤیزیۆنی پەروەردەیی هەولێر پێداچوونەوەیەک دەکەین بۆ بابەتەکان لە فیزیادا. زۆربەی جار مامۆستا بەڕێزەکانمان پرسیارەکان و بابەتەکانیان بۆ باس کردوین وەکو پێداچوونەوەیەک و پرسیارەکانم هەڵبژارد هەموو پرسیارەکان شیکار بکەین هەموو بەشەکان و لە هەر شوێنێکیش و لە هەر پرسیارێکی کێشە و گیر و گرفتت هەیە دەتوانی لە کۆمنت بۆمان بنووسی لە کۆمنتی تەلەڤیزیۆنی پەروەردەیی هەولێر بە سەرچاو وەڵامتان دەدەینەوە. ئێستا بەشی یەکەم جوڵەی بەخول و یاسای کێشکردنە. لە جوڵەی بەخول یەکسەر دێنە سەر ڕاهێنان و نمونونەکان بۆ ئەوەی چونکە ئەمە بابەتەکانمان خوێندوە پێویستە کە بابەتەکان دیسان باس بکەینەوە یەکسەر دێنە سەر ڕاهێنان و نمونونەکان. ئێستا پرسیاری نمونەیەکی ئەلف پرسیارێکی جوانە و لە وەزارش هاتوتەوە شازاد سواری ئەسپێکی یاری دەبێت بە ئاراستەی جوڵەی میلی کاتژمێر لەسەر کەوانەیە کە درێژیەکەی کاکە درێژی کەوانە هەمومان دەزانین واتە دلتا ئس، بەڵام لەبەر ئەوەی دەڵێت بە ئاراستەی میلی کاتژمێر ئاگادار بە سالب 11.5 مترە دەڵێت دەسوڕێتەوە ئەگەر گۆشەلادانی شازاد گۆشەلادان دەزانین واتە دلتا ثێتا کە دەکاتە 165 پلەیە، بەڵام ئەویشیان بەچیە بە سالبە بۆ بە سالبە چونکە دەڵێت بە ئاراستەی میلی کاتژمێر کە گوتی بە ئاراستەی میلی کاتژمێر دلتا ئێس و دلتا ثێتا بەچن بە سالبن. باشە یەکەم جار ئاگادار بە دوایوی دەڵێ نیوە تیرەی سوڕانەوەکەی چەندەواتە ئار یەکسانە بە چەند. ئەمە هەمومان باش دەزانین لە یاسای دلتا ثێتا یەکسانە دلتا ئێس لەسەر ئار، پێویستە دلتا ثێتایەکانمان بەچ بێت بە ڕادیەن بێت، بەڵام لەو پرسیارەدا بەچی داوە بە پلەی داوە ئێکاواتە دەبێت ئەو پلێ بگۆڕم بۆچی بۆ ڕادیەن واتە دەڵم دلتا ثێتا یەکسانە پلە بگۆڕێت بۆ ڕادیان دابەشی 165 پلەکەی دابەشی 57 پوین چەند دەکرێت 3 دەکرێت ئەوە دەبێتە چی کاکە دەگۆڕێت بۆ ڕادیەن. باشە هەر کاتێک ویسمان پلە بگۆڕین بۆ ڕادیەن ئەمە ژمارەکە پلەکە چەند بوو دابەشی 58.3 دەکەین. ئەنجامەکە دلتا ثێتا دەکاتە -2 بۆ سالب چونکە ئەوەش سالبە بۆ سالبە چونکە دەڵێ بە ئاراستەی میلی کاتژمێر -2.88 ڕادیەن ئەوە دلتا ثێتامان دەرچوان بە ڕادیەن. فەرموو بەس لێرە دەتوانین دای بنینەوە لێرە داوای نیوە تیرەی کردووە ئار هەر کاتێک نەزانرا و ژێرە بوو جێگەی خۆیان دەگۆڕنەوە واتە دەبێتە دلتا ئێس لەسەر دلتا ثێتا یەکسانە. دلتا ئێسەکەمان چەندە قوتابیانی بەڕێز کە پێشتر داوێتی -11.5 ئەدی دلتا ثێتایەکەمان چەندە -2.88 لە ئەنجامدا ئارمان دەکاتە 3.99 متر. ئەوە یەکێک لە نمونەی یەکەمان شیکار کرد. دینە سەر پرسیارێکی دی ئەویشان ڕاهێنان یەکی ئەلفا ئاگادار بە هەوڵ دەدەین هەموو ڕاهێنانەکان و پێداچنەوەی بەش و بەند و هەمویان شیکار بکەین ئینشاءالله بە پێی توانە. کولەیەک لەسەر لێواری پاسکیلێک کە بە ئاراستەی جوڵەی میلی کاتژمێر دەجوڵێت دیسانەوە بە ئاراستەی جوڵەی میلی کاتژمێر دەجوڵێت گۆشەلادانی کولەکە دەگاتە گۆشەلادان یعنی چی؟ یعنی دلتا ثێتا دلتا ثێتا ڕادیەنە بەڵێ ڕادیەنە کاتە کێشەی نییە. درێژی کەوانە هاوتاکەی واتە دلتا ئێس یەکسانە بە سالب 1.2 متر و ئەوەشیان دلتا ثێتاش سالب پای ڕادا بۆ سالب پای ڕادا بۆ سالبە دەڵێ بە ئاراستەی میلی کاتژمێر. حتمما دەڵێ نیوە تیرەکەی بدۆزەوە هەمان پرسیاری پێشترە دەڵێ چی دەڵێ دلتا ثێتا یەکسانە دلتا ئێس لەسەر ئار داوای ئاری کردووە بەس جێگەی خۆیان دەگۆڕنەوە دەبێتە دلتا ئێس لەسەر دلتا ثێتا دلتا ئێسمان چەندە دلتا ئێسمان سالب 1.2 لەسەر 3.4 چونکە دلتا ثێتا پایە پایش 3.4 بەڵام ئەویشیان بەچیە بە سالبە بۆ بە سالبە چونکە دەڵێ بە ئاراستەی میلی کاتژمێر لەوەوە ئار یەکسانە بە ئەوە کە دابەشی دەکەین 0.38 متر دەردەچی. بەڵام یەک تێبینیت لێرە پێ بڵێم قوتابیانی بەڕێز ئاگادار بە کۆرە نەکەی بکەی نیوە تیرە و دلتاتی واتە کات و نیوە تیرە بە سالب دابنەی شتیوان نابێت بە سالب دابنەی نەکەی
ئەوانە هەموو کات دلتا تی و ئار هەموو کاتێک چۆنن موجەبن نەچی بڵێ بە ئاڕاستەی میلی کاژمێر سالبن نەخێر بە ئاڕاستەی میلی کاژمێر بێ پێچەوانە بێ ئەوانە هەموو کاتێک چنە موجەبن ئەوەی کە سالب و موجەب دەبن دلتا ئێس و دلتا تێتا و ئۆمێگا و ئەوانە دەبن ئاگادار بە ئاڕاستەدارەکان بۆچی هەموو کاتێک موجەبن چونکە دلتاتی لەگەڵ ئار بێ ئاڕاستەیە فەرم با پرسیارێکی دی شیکارکەین کە خشتێکی زۆر جوانە فەرمو لە خشتەکەدا با پرسیارەکە شیکارکەین بزانین چ دەڵێت باشە پرسیارێکمان هەیە خشتەی داوە خشتە لەو خشتەیەدا دەتوانین بە ئاسانی پرسیارەکان شیکارکەین یەک دوو پرسیارت بۆ شیکار دەکەم ئەو کەیدی بۆ خۆت دەتوانین شیکارکەی ئێستا لە پرسیاری یەکەمدا لقی ئەلف پرسیاری دووەم لقی ئەلف دەڵێ ئار ئەوە سمۆڵە بە کەپیتەڵ نووسراوە ئار یعنی نیوە تیرە 0.10 مەترە یان 1 مەترە ئەوەشان دلتا ئێسە درێژی کەوانە دەڵێت دلتا ثێتا چەندە بەڕادیەن ئاسانە یەکسەر دەڵێن دلتا ثێتا بەڕادیەن دەکاتە دلتا ئێس لەسەر ئار دەکاتە دلتا ئێسەکە چەندە 0.25 ئارەکەمان چەندە 0.1 ئەنجامەکە دەکاتە 2.5 دلتا ثێتا بە چ دەپێورێ حتمما بەڕادیەن بۆ خۆشی دەڵێ بەڕادیەن چەندە کەواتە یەکسەر وەڵامەکەمان دەرچۆند ئەو لقی ئەلف بینە سەر لقی با ئاگادار بە لقی با دیسانەوە لقی با دەڵێت دلتا ئێس چەندە و ئارەکەشمان 8.5 ئەدی دلتا ثێتا بە دیگری چەندە وەڵاو پرسیارەکە زۆر جوانە بە دلتا ثێتای دەوێت بە چی کاکە بە دیگری ئاگادار بە بەچی دەوێت بە دیگری دەوێت کە بە دیگری دەوێت ئەمە بۆ خۆمان دەتوانین بزانین یەکەم جار دلتا ثێتا دەدۆزینەوە هەفوو دلتا ئێسی دەوێت ئەوە دلتا ئێسی دەوێت ئاڕیدا و لەگەڵ دلتا ثێتا دەکاتە دلتا ئێس لەسەر چی لەسەر ئار باشە داوای چی کردووە دلتا ئێس هەر کاتێک سرە نەزانراو بوو ئەو دوانە جاران دەکرێت واتە دەبێتە دلتا ئێس یەکسانە دلتا ثێتا جاران ئار باشە دلتا ثێتامان چەندە قوتابیانی بەڕێز دلتا ثێتامان 0.75 جارانی ئەدی ئارەکەمان چەندە 8.5 لە ئەنجامدا دلتا ئێسمان دەکاتە کە جارانمان کرد دەکاتە 6.4 بەچی بەمەتر ئەوشمان شیکار کرد ئەوەی کە گرنگە جیمەکەیە بە ئەوانە سپیکەینەوە ئاسان جوانتر دەبێت هەمووی کلێر ئەڵیکین باشە ئەوەی کە گرنگە و جوانە ئەگەر تەماشا بکەی دیقەت بدەیت ئەوەیانە جیمەکە زۆر جوانە چونکە نیوەتیرەیدا قوتابیانی بەڕست ئەو نیوەتیرەکەیەتی ئارە ئەوە ئارەکەیەتی ئەوە دلتا ئێسەکەیەتی بە سالبە ئەرێ دلتا ئێسی بۆ بە سالب دراوە دیارە سوڕانەوەکە بە ئاڕاستەی میلی کاتژمێرە حتمان دلتا ثێتاش بە سالب دەردەچی ئاگادار بە ئەنجامی کۆتایی چییە بە سالب دەردەچی باشە لێرەدا ئەمە دەتوانین یەکسەر چ بکەین قوتابیانی بەڕێز دلتا ثێتا بدۆزینەوە بەس لێرە بە دیگری دەوێت تەماشا بکە ئەوە زۆر جوانە دلتا ثێتا یەکسانە دلتا ئێس لەسەر ئار یاڵە دلتا ثێتای دەدۆزینەوە چونکە ئەویانی دەوێت دلتا ئێسەکەمان چەندە سالب 4.2 لەسەر ئارەکەمان چەندە ئارەکەمان 0.75 لەوەوە دلتا ثێتا یەکسانە کاکە ئەوە سالب دابش موجب هەر دەکاتە سالب کە دابشمان کرد 4.2 دابش 0.75 ژمارێک دەکا 5 شتێک دەکا 5.6 شتێکی وا دەکا کە دابشت کرد ئەوەندەی کرد پاشان ئەمە ئەو دلتا ثێتایە کە دەدۆزینەوە تەماشا بکە ئەو بە چ دەپێورێت قوتابیان ڕادیەن هەر کاتێک لە یاسای دلتا ثێتا دلتا ئێس لەسەر ئار دلتا ثێتامان بۆ دەرچوو بە چیە بەڕادیەنە ئەوەی بزانە کە دلتا ثێتا بەڕادیەنت بۆ دەرچوو بەڵام ئەو بە پلە دەیهەوێ ڕادیەن چۆن دەگۆڕین بۆ پلا جارانی 57.3 دەکەین 58 چەندی دەکەین 0.3 دەکەین باشە کە جارانی 58.3مان کرد یەکسەر ئەنجامەکەمان دەکاتە سالب 321 پلە سالب 321 پلە ئاگادار بە سالب 321 پلە ئەوە چ بوو پرسیارێکی جوان بوو داوای دلتا ثێتای کرد بوو دۆزیمەوە بەڵام کە دلتا ثێتا دۆزرایەوە لە یاساکەدا بە چ دەپێورێت ڕادیەن ئەی پرسیارەکە داوای چ دەکا بە دیگری چۆن دەیگۆڕم بۆ دیگری جارانی 58.3 دەکە ئەوەش پرسیارێکی جوان بوو ئەوش کلێر ئەڵ و ئەوەی داگرا دالیش بۆ خۆت ئەلکەن داوای نیوەتیرێ کردو هەر جێگەی خوان دەگۆڕن بەڵام ئەو پلەی بگۆڕی خراپ نییە
ئەیندێ دابەشی 50.3 بکەی بۆی ببێتە ڕادیان ئینجایشەکانی خۆت دەکەی باوازە بێ بۆ خۆت. پرسیارێکی دیمان هەیە لەسەر نمونە پرسیار لەسەر گۆشە خێراییمان هەیە. گۆشە خێرایی قوتابیان بە یاسایەکەت بۆ بەبیر بێنمەوە ها یاڵا بڕۆسەرێ ئەوزە با یاساکەت بەبیر بێنمەوە. فەرموو چی یاسایەک بەکاردێ بۆ گۆشە خێرایی ئاگادار بن بۆ گۆشە خێرایی قوتابیانی بەڕێز ئۆمێگا دەکاتە دەلتا تێتا لەسەر چی دەلتاتی ناوەندە گۆشە خێرایی ئەڤەرج دەکاتە دەلتا تێتا لەسەر دەلتاتی. ڕزگار لەسەر کورسێکی خولاوە دادەنیشێت کە بە ئاڕاستەی پێچوانی جوڵەی میلی کاتژمێر بە ناوەندە گۆشە خێرایەک دەخولێتەوە بڕەکەی ناوەندە گۆشە خێرایی واتە ئۆمێگا ئەڤەرج. وەکو من لە ئیمتحانی خەتی لە بندە لە بن پرسیارەکەی درا و داوکرا و دیاریکە بۆت ئاسانتر دەبێت. بۆ ئەوەی ڕزگار گۆشە لادانی گۆشە لادان یعنی دەلتا تێتا ببڕێت کاتی خایاندراو چەندە دەلتاتی چەندە. ئەمە یاسای گۆشە لادان ناوەندە گۆشە خێرایی دەزانین. ناوەندە گۆشە خێرایی ئۆمێگا ئەڤەرج دەکاتە دەلتا تێتا لەسەر چی کاکە لەسەر دەلتاتی. ئێخۆ ئەمە ئەوەش دەزانین هەر کاتێک نەزانرا و ژێرە بوو جێگەی خۆیان دەگۆڕنەوەواتە چی لێ دێت دەلتاتی یەکسانە دەلتا تێتایەکە لە جێی خۆی ئۆمێگا ئەڤەرج دێتە خوارەوە یەکسانە. دەلتا تێتایەکەمان چەندە 8 پایە لەسەر ئۆمێگا ئەڤەرجمان چەندە ئۆمێگا ئەڤەرجمان 4 هەشدا بە 4 دوو دەکاتە 2 پای چرکە 2 پای چرکە 2 پای چرکە تەواوە. ئەگەر پایشی تێدا نەبوو 2 جاران 3.4 دەکاتە 6.28 چرکە. ئەوەش پرسیاری یەکەمە ئەڵ کرد. ئەوەی دووەم ڕاهێنانی یەکی با پرسیاری یەکەمی ئەو نمونەکە بوو تای ئۆتۆمبیلێک بە ناوەندە گۆشە خێرایەک دەخولێتەوە بڕەکەی ناوەندە گۆشە خێرایی واتە چی کاکە ئۆمێگا ئەڤەرج. کاتی خایاندراو چەندە واتە چی واتە دەلتاتی چەندە بۆ ئەوی تاکە 3 خولونی بخولێتەوە وڵا زەخمە ئەوە کەواتە مادەم زەخمە ئاوازەی نابێتەوە ئەگە پرسیاری زەخم ئاوازەی نابێتەوە ئەوها دەبێ بینە پێش ئەوجا. پرسیارەکە پرسیارێکی زەخم و جوانە بە جوانی پێویستە گوێ بگری بۆی بتوانین بە جوانی تێت بگەێنین. پرسیارەکە پرسیارێکی جوانە. تای پاسکلێک بە ناوەندە گۆشە خێرایەک دەخولێتەوە بڕەکەی واتە ئۆمێگا ئەڤەرج. کاتی خایاندراو چەندە واتە دەلتاتی چەندە بۆی تایەکە لەبەرەوەی پێم جوانە قوتابیانی بەڕێز 3 خولونی بخولێتەوە. ئەو پرسیاری وزاریشە تەبعاً بۆی تایەکە 3 خولونی بخولێتەوە. ئەوە دەزانی یعنی چی ئەوە یعنی دەلتا تێتا 3 خولونی و ڕیڤ چونکە ئاگادار بە باسی ڕیڤی کرد خولی کرد ڕادی کرد ڕادیانی کرد پلەی کرد دیگری کرد ئەوە ئینگلیزی کوردیەکەم پێگوتی باسی ئەوانەی کرد هەمویان دەبێت بزانین ئەو گۆشە لادانە دەڵێ 3 خولونی و کەواتە یەکسەر دەزانین ئەوە گۆشە لادانە. باشە لە گۆشە لاداندا دەلتا تێتا ئەوەندە ڕیڤە بەڵام ئەمە گوتمان لە یاساکە نابێت ڕیڤ بەکاربێنین دەبێت ڕادیەن بێت بۆ خۆشی نەگونجاوە چونکەوە چێ قوتابیان ئەوە ڕادیەنە دەکرێت ئەوە خول بێ نەخێر ناکرێت بۆیە دەبێت ڕیڤەکە بگۆڕین بۆ ڕادیەن. یاڵا ڕیڤ بگۆڕین بۆ ڕادیەن جاران چەند دەکرێت جاران 2 پای دەکرێت. باشە دەلتا تێتا دەکاتە 3.5 جاران 2 دەکاتە 7 پای پایەکەش دەنووسینەوە ڕاد ئەو گۆڕیمان بۆ ڕات. ئەو زایشی خۆمان دەکەین یاساکەمان لەبەرە ئۆمێگا ئەڤەرج یەکسانە دەلتا تێتا لەسەر چی کاکە دەلتاتی. جاگەر یاساکە لە بیرچۆ ئەوە کێشەکە چارەسەر دەکات لێرە بۆ چونکە ئۆمێگای داوە ڕادیەن یەکەی چییە دەلتا تێتا ئەی چرکە یەکەی دەلتاتێکەوەتە دەلتا تێتا لەسەر دەلتاتی دەبێتە یاسای ئۆمێگا ئەڤەرج. کەواتە بەس دانانەوە داوای چی کردووە داوای کاتی خایاندراوی کردو ئاسایە هەر کاتێک داوای ژێرەی کرد ئەوە جێگەی خۆیان دەگۆڕنەوە واتە دەبێتە چی دەلتا تێتا لەسەر ئۆمێگا ئەڤەرج. یاڵا دەلتا تێتاکەمان چەندە 7 پای لەسەر ئۆمێگا ئەڤەرجمان چەندە کاکە وەڵا ئۆمێگا ئەڤەرجمان 29 جا ئەو بە ئاسیبێ ئەو جاران 3.4 دەکەی پاشان دابەشی 29 دەکەی لەوە دەلتاتیمان بۆ دەردەچیت 0.76 چرکە. ئەوش پرسیارێکی جوان بوو خراپ نەبوو یەکێکە لە پرسیارە جوانەکان ئاگاداری بە. ئەوش خشتەکە لەو خشتەشدا دەتوانین هەندێک پرسیارت بۆ شیکار بکەم. یەکێک لەو پرسیاران لەم خشتەدا بۆشایەکان و بەهێندە نادیارەکان پڕ بکەوە یاڵە بە ئەوانە حەڵکەین فەرموو باشیکاریان کەین.
یاڵە ئەلێرە داوای ئۆمێگای کردووە ئاسانەوە یەکسەر لقی ئەلف ئەلێرە بۆت هەڵ دەکەم ئۆمێگا دەکاتە دڵتا ثێتا لەسەر چی کاکە دڵتاتی بەس دانانەوە ئۆمێگا دەکاتە دڵتا ثێتامان چەندە وەڵا دڵتا ثێتامان 2.3 لەسەر دڵتاتیمان چەندە دا 2.3 دابەشدا دەکاتە 0.23 ڕاد لەسەر چی چرکە کاتە ئەوە ئەلفمان شیکار کرد وەرە لقی باش شکارکەین لقی باش لێرە شیکار دەکەین لێرەدا داوای دڵتا ثێتای کردووە ئۆمێگای داوە و دڵتاتیشی داوە یاڵا یاسای ئۆمێگا دەکاتە چی کاکە دڵتا ثێتا لەسەر چی دڵتا تی ئێداوای چی کردووە دڵتا ثێتا دڵتا ثێتا دەکاتە چی دەکاتە ئۆمێگا جاران دڵتاتی و دڵتا ثێتا یەکسانە قوتابیان ئۆمێگامان چەندە 0.75 جارانی دڵتاتیمان چەندە 0.05 لە ئەنجامدا ئەنجامەکەمان بۆ دەردەچی کە جارانت کرد دەکاتە 0.0 چەندەکە دڵتا ثێتا بۆ خۆت بە ئاسیبەی لێکیدەوە بۆ دەردەچیت و کێشت نییە بەڵام بەچ دەردەچی حتمان بەچ دەردەچی بەڕادیە دێنە لقی جیم کەیفم بە لقی جیمەکان دێت هۆکارەکەشی چونکە گۆڕێنەکانی تێدا گۆڕانی ڕید بۆ ڕاد بۆ ڕیف پلا بۆ ڕادیەن گرنگە هەموو ساڵێک پرسیاری خۆی لێ دێتەوە فەرم و بابینە سەر پرسیاری جیم جیمەکە بابا ڕەنگیشینت بۆ باسکەم دەڵێت ئۆمێگا چەندە ئۆمێگا چەندە تەماشا وەڵاهی ئەوە جوانە و دەشتوانرێت فێڵێکمان لێ بکە جەماعەت جیمەکەت با بۆ ئەلکەم تەماشا بکە بە جوانی ها تەماشا دەستی منکە چونکە بەڕاستی جیمەکە پرسیارێکی ڕاقیە دەڵێت ئۆمێگا چەندە دڵتا ثێتای داوە بەڕیف و دڵتاتیشی داوە بە چرکە ئەمن دەنووسم ئۆمێگا دەکاتە دڵتا ثێتا لەسەر دڵتاتی ئۆمێگا دەکاتە کاکە دڵتا ثێتامان چەندە سالب 1.2 باشە دڵتاتیمان چەندە 1.2 باشە ئۆمێگا دەکاتە سالب 1.2 دا بەش 1.2 دەکاتە سالب 1 بەڵام چماندایە نایەوە ئەو سالب 1.2 چیە کاکە ڕیڤە ئەوە چێت چرکەیە کاتە ئەو ئەنجامی دەرچوو بە ڕیف لەسەر چرکەیە ئابی گۆڕم بۆ ڕاد لەسەر چرکە وەڵا وەڵامەکان بڕیار دەدا بۆ نمونەگەر ئەیمان بۆ بێتەوە سالب 1 ڕیف لەسەر چرکە بیمان بداتێ سالب 2 پای ڕات لەسەر چرکە بۆ نمونە سیمان بداتێ سالب 2 پای ڕیف لەسەر چرکە دی بڵێ ئەی کۆبی یعنی جوان دەبێت پرسیارەکە بەڕاستی لێرەدا چی تێدا ڕیڤی تێدا و چیشی تێدا ڕادیشی تێدا ڕاد و ڕیڤی تێدایە ئاگادار بە و بۆیە پێویستە کە بە ڕیڤمان دەرچوان ئەوە ڕاستە ڕیڤەکەی نەچی هەڵی بژێری باشکەم ڕادێکەش ڕاست بێت چونکە ڕادی تێدا یەکەی جیاوازی تێدا بوو دەبێت بە هەموو یەکەکان شیکاریکەی ئەو یەکانەی کە تێدایە ئێستا وەرە بەڕادی شیکاریکەین باشە ئۆمێگا ڕیڤ بۆ ڕاد چ دەکرێت جاران 2 پای دەکرێت قوتابیان کە جاران 2 پایت کرد دەبێت تا ڕاد لەسەر چرکە دەکاتە سالب 1 جاران 2 پای دەکاتە سالب 2 پای ڕاد لەسەر چرکە سالب 2 پای ڕاد لەسەر چرکەشی تێدا ئەوەتانێ ئەوەش ڕاستە کەواتە وەڵامی ڕاز دەبێتە چی دی کە دەکاتە ئەیکۆبی پرسیارێکی جوانە ئاگاداری بە یعنی ئایا بەڕات علی دەکەمیان بەڕیف لێرەدا وەڵا کاکە ئەوە وەڵا پرسیارەکە دەور دەبینی واتە ئەو داوکراوەی کە هەیەی بۆ خۆشت لقیدال هەڵکە واجب بێت بۆ بەس دوو لەو دنیانی دەکەی و دەردەچی ئاسانە خۆ تەیارە نییە یاڵا پرسیارێکی دی لەسەر گۆشە تاودان ئەمن بە یاسای گۆشە تاودانت بۆ بنووسم هەر کاتێک هەر شتێک هەلکەم هەر ڕاهێنانێکی ئەم یاساکەت بە بیر دێنمەوە باشە چونکە پێشترەوانەما خوێندوە هەمووی یاڵا یاساکەت بە بیر بێنمەوە گۆشە تاودانمان هەیە دەکاتە چی دەکاتە دلتا ئۆمێگا لەسەر دلتا تی ویان ئەلفا دەکاتە ئۆمێگا فاینەڵ ناقص ئۆمێگا ئینیشیال لەسەر چی کاکە دلتا تی جانەوەی بەکاردێنیان ئەوە بە پێی درا و داواکراوە فەرم پرسیارەکە
پرسیاری نمونەیەکی جیم تای ئۆتۆمبیلێک بە گۆشە خێرایی سەرەتایی واتە ئۆمێگا ئینیشیال 21.5 ڕاد لەسەر چرکە دەخولێتەوە شوفێرەکەی خێرایی دەکات و دوای 3.5 چرکە واتە چی دەلتاتی گۆشە خێراییەکەی دەبێتە واتە ئۆمێگا فاینەڵ دەبێتە ئەوە چیە داوێتی کاکە ئۆمێگا فاینەڵە ناوەندە گۆشە تاودانەکەی لەو ماوەیەدا چەندە واتە ئەلفا یەکسانە بە چەند ئەرێ هاوکێشێکمان هەیە کامە هاوکێشە بەکاردێت ئەوە بەکاردێت ها چونکە ئەلفا دەکاتە ئۆمێگا فاینەڵ ناقص ئۆمێگا ئینیشیال لەسەر دەلتاتی دەیاڵە بەس دانێەوە ئەلفا دەکاتە ئۆمێگا فاینەڵمان چەندە 28 کەم ئۆمێگا ئینیشیالمان چەندە 21.5 ئەدی دەلتاتیمان چەندە 3.5 لەوەوە ئەلفا دەکاتە 1.9 ڕاد لەسەر چرکە دووجا لە ماڵە بە ئاسیبەی بیکە ها هێندێک تەلەبەمان هەیە کێشەی ئاسیبەی هەیە بۆیە دەری چێنەیانی ئەوە 28کەم 21.5 کە دوای دابش 3.5 بکە خشتەیەکمانەیە دەڵێ ئەمانە بدۆزەوە فەرمو ئەمانەت با بۆ بدۆزینەوە بزانین چۆنە یاڵا پرسیارەکە باشی کاریکەین پرسیارەکە ئاسانە دەڵێت ئەلفای بدۆزەوە کە دەلتا ئۆمێگا ئەوەندەیە و دەلتاتیش ئەوەندەیە دێڵە بابی دۆزینەوە یاسایەکمانەیە ئەوە بۆ لەقی ئەلف یاسایەکە چ دەڵێ ئەلفا دەکاتە دەلتا ئۆمێگا لەسەر چی دەلتاتی یاڵا لە لەقی ئەلف ئەو لەقی ئەلفە ها ئەوەتە ها دەلتا ئۆمێگا چەندە موجب 121.5 ڕاد لەسەر چرکە ئەدی دەلتاتیمان چەندە حوتە 121.5 دابەشە ئەوتیکە ئەنجامەکە ئەلفا دەکاتە 17.36 بە چ دەپێورێت ئەلفا ڕاد لەسەر چرکە دووجە چونکە تاودانەکان دووجە فەرمون بینە سەر پرسیاری لە قیبا ئەوە لە قیباە دەلتاتی داوە دەلتا ئۆمێگای داوا کردووە و ئەلفاشی داوە فەرمووە بیدۆزینەوە ئەلفا دەکاتە دەلتا ئۆمێگا لەسەر دەلتاتی پرسیارەکە داوای دەلتا ئۆمێگای کردووە کەواتە هەر کاتێک داوای سەرەی کرد ئەو دوانە جاران دەکرێن و یەکسانە ئەلفامان چەندە 0.75 دەلتاتیمان چەندە 0.75 دەلتاتیمان 0.05 یان 50 فەرقی نییە کە جارانت کرد دەلتا ئۆمێگا دەکاتە 0.38 ڕاد لەسەر چی کاکە چرکە ئەوش پرسیارێکی خراپ نەبوو بەڵام جیمەکەی لە هەمویان جوانترە جیمەکان کەیفم پێدێت جیمەکان کەیفت پێبێت چونکە جیمەکان وەزاری کەیفی پێدێت دەزانی بۆ لە بەرۆی یەکە گۆڕینی تێدا کاکە ئاگاداری یەکە گۆڕین بە لێرەدا ئەوە دەلتا تێداوێتی کاکە ئەوە خشتەکەت با بۆ بێنم ئەوەیان دەلتا ئۆمێگایە ئەوەیان دەڵێ ئەلفا چەندە باشە ئەو بۆم هێنایە پێشەوە ئەمەش یاسایەکمان هەیە ئەلفا دەکاتە دەلتا ئۆمێگا لەسەر چی کاکە دەلتاتی یەکسانە دەلتا ئۆمێگامان چەندە سالب 1.2 ئەی دەلتاتیمان چەندە 1.2 ئەوەی دابش کە دەکاتە سالب 1.2 دابش 1.2 دەکاتە 1 ئەی ئاگادار بە ئەوە چ داناوە ڕیف لەسەر چرکە ئەوە چ داناوە چرکە وایە چرکە دەبێتە چرکە دووجار ڕیف لەسەر چرکە دووجە تەلەبە دەڵێت تەواو لێی گەڕێم وەڵای کاکا من نازانم ABCD بڕیار دەدا بەڕیف لەسەر چرکە دووجایە یان ڕاد لەسەر چرکە دووجایە ئێستاوە تەواو ئەوەی تێدا بێت ڕاستە و بۆ نمونە ئەگەر بیکەینە ڕاد بۆ خۆ دەزانی ڕیف بۆ ڕاد جاران دوو پایە بۆیە ئەلفایەکە دەبێتە سالب یەک جاران دوو پای دەکاتە سالب دوو پای ڕادێ لەسەر چێرێکە دووجا کەواتە سالب دوو پای ڕاد لەسەر چرکە دووجا فەرقیشی نییە ها لەگەڵ ئەوەی سالب 6.28 ڕاد لەسەر چرکە دووجا چونکە دەتوانم جارانی کەم دوو جاران 3.4 پاشان ئایا ئەوە ڕاستە یان ئەوە ڕاستە هەردووکیان ڕاستە دەتوانرێت لە وەزاری بڵێ ئەی ئەوشان بڵێ بی لە سی بڵێ ئەی کۆبی دەبێتە وەڵامی ڕاست ئاگادار بە
ئاگاداری یەکە گۆڕین بە وەڵای باقسەکت پێ بڵم ئەمن ئەو هاوکێشانە ناوم لێ ناوە هاوکێشە زۆر میهیمەکان زۆر زەخمەکان ئاگاداریان بە چونکە ئەو هاوکێشانە هاوکێشێکن پێویستە بە جوانی بیانزانی ئەو هاوکێشانە قەدریان بگرە بۆ ئەوەی 2 دەرەجەی بەدەست بێنی ئەو هاوکێشانە بەڕاستی ساڵانە پرسیاری باشی لێ دێتەوە ئەو هاوکێشانە هەندێک جار قوتابیانی بەڕێز نازانن کامە هاوکێشە بەکاردێت ئەو هاوکێشانە میهیمن بەسە بە هێندە مەتئینەکەی ڕازبینە سەر پرسیارەکەی بزانین چ دەڵێت کاکە تەلەبەی بەڕێزمان هەیە نازانی کامە هاوکێشەی بەکاربێنی ئێستا ئەوە ئۆمێگا فاینەڵ و ئینیشەڵ و ئەلفا و دەلتاتی داوە ئەگەر باسی دەلتا ثێتای نەکرد بوو ئەگەر باسی دەلتا ثێتای نەکرد بوو ئەوە بەکاردێت ئەوەیان ئۆمێگا فاینەڵی تێدا نییە باسی نەکردووە ئەگەر ئۆمێگا فاینەڵی باس نەکرد بوو نەیعنی باسی نەکرد بوو ئەوە ئەو هاوکێشە دەتوانین بەکاربێنین ئێستا ئەلێرە باسی دەلتاتی نەکردووە ئەگەر باسی دەلتاتی نەکرد بوو دەتوانم ئەو هاوکێشە بەکاربێنم ئەلێرە باسی ئەلفای نەکردووە ئەگەر باسی ئەلفای نەکرد بوو پرسیارەکە دەتوانم ئەوەی بەکار بهێنم یاڵە با لەسەرەوەی تەطبیقین ئەو شتانە تایەی پاسکیلێکی هەڵگەڕاوە 11 ڕاد دەبڕێت واتە دەلتا ثێتا 11 ڕادا لە 2 چرکەدا واتە دەلتاتی 2 چرکەیە گۆشە تاودانی تایەکە چەندە گۆشە تاودان واتە ئەلفا چەندە ئەگەر سەرەتا گۆشە خێراییەکەی سەرەتا گۆشە خێرای واتە ئۆمێگا ئینیشیەل ئەگەر تەماشا پرسیارەکەی کرد درا و داوەکرا و باسی ئۆمێگا فاینەڵی نەکردووە کەواتە کامە باسی ئۆمێگا فاینەڵی نەکردووە ئەو هاوکێشەیان باسی ئۆمێگا فاینەڵی نەکردووە کەواتە ئەمە یەکسەر دەتوانین ئەوەی بەکار بهێنین ئەوە چۆنێتی هەڵبژاردننی هاوکێشەکە گرنگە یەڵە با علیکەین بزانین چ دەڵێ دەڵێن دەلتا ثێتا یەکسانە بە ئۆمێگا فنیشیەڵ مەبەستم ئینیشیەڵە باش کاکە ئۆمێگا ئینیشیەڵ دەلتا تی کۆ 1/2 ئەلفا دەلتا تی دووجا کاکەوانە ئەلفان باشە ئەی نییە کلکەکی پێوەی ئەلفایە ئەلفا دەلتا تی دووجا یەڵە با بەس داینینەوە کاکە دەلتا ثێتامان چەندە 11 یەکسانە بە ئۆمێگا ئینیشیەڵمان چەندە ئۆمێگا ئینیشیەڵمان 2 دەلتاتیمان چەندە 2 کاکە 2 جاران 2 چەند دەکات 4 یەکسەر بە کۆیکەینەوە 1/2 دەلتاتی چەندە توان دو ئەلفا نەزانراوە تەبان دەلتاتی 2 2 توان 2 چەند دەکات 4 نیوەی 4 چونکە 1/2 عنی نیوە نیوەی 4 دەکاتە 2 کاتە 2 ئەلفا ئەلفا دەکاتە کۆ 4 بڕاتەوە دوی دەبێتە کەم 4 11 کەم 4 جاران 2 بڕواتە ئەو دوی دەبێتە دابش 2 یەکسانە حەوت دابش 2 دەکاتە 3.5 ڕاد لەسەر چرکە دووجا ئەوە هاوکێشە زەخمەکانە ئەو هاوکێشانە هاوکێشە زەخمەکانی پێ دەڵێن ئاگادار بە پرسیارێک دەبێت لەوەی بێتەوە ئەو جارەیان بە ئەو پرسیارەش بۆ قوتابیە بە ڕێزەکانمان شیکارکەین بزانین چ دەڵێت پرسیارەکە پێمان دەفەرموێت پێمان دەڵێت تایەی ئۆتۆمبیلێکی یاری لە دۆرەوەنا لە دوورەوە بە کۆنتترۆل ئیش دەکات بە گۆشە تاودان یعنی چی ئەلفا ئەگەر تایەکە بە گۆشە خێرایی دەستی بە خولانەوە کرد کەواتە ئۆمێگا ئینیشیەڵە بە خولانەوە کرد گۆشە خێرایەکەی پاش 3 خولی تەواو دەبێتە چەند گۆشە خێرایەکەی پاش 3 خولی تەواو دەبێتە چەند دەیاڵەدەی پاش 3 خولی تەواو گۆشە خێرایی یعنی چی کاکە واتە ئۆمێگا فاینەڵ دەبێتە چەند پاش 3 خولی تەواو واتە دەلتا ثێتا 3 خول 3 ریڤ ئەرە 3 ریڤ دەبێ بگۆڕین بۆ ڕات جاران 2 پای دەکەین 2 جاران 3 دەکاتە 6 پای ڕات ئەوە دەلتا ثێتامان دۆزیەوە بەڵام ئەو پرسیارە جوانیەکەی لەکوێدایە دەڵێ پاش 3 خولی تەواو هێندێک قوتابی بەڕێزمان نازانێت کەوا ئەوە دەلتا ثێتایە داوێتی بۆیە هەر کاتێک باسی ریڤ و ڕاد و پلەی کرد بزانە دەلتا ثێتایە ئێستا لەو پرسیارەدا باسی دەلتا ثێتای کردووە ئەلفاشی کردووە
باسی ئۆمێگا ئینیشەڵیشی کردووە باسی ئۆمێگا فایناڵی کردووە بەڵام ئەگەر دیقەت دەی باسی دەلتاتی نەکردووە یەکێک لاو کێشەکان هەڵدەبژێرین کە دەلتاتی نابێت تێدا بێ ئەویشیان ئۆمێگا فاینەڵ دووجا یەکسانە ئۆمێگا ئینیشیەڵ دووجا کۆ دوو ئەلفا دەلتا ثێتا ها دەلتاتی تێدا نییە بۆ خۆشی باسی دەلتاتی نەکردووە باسی دەلتاتی نەکردووە دەمانەیە ئۆمێگا فاینەڵ دۆزینێ زۆر ئاسانە ئۆمێگا فاینەڵ کاکار کاتێک نەزانرا و تواندوو بوو ڕەک بۆ لایەکەی دی دروست دەبێت ئۆمێگا ئینیشەڵمان چەندە کاکە ئۆمێگا ئینیشیەڵمان 10.8 دووجا کۆ یاڵا دووەکەمان چەندە دوو هەردوویە خۆ قابلە چوار نەبێت ئەلفایەکەمان چەندە 22.4 جاران دەلتا ثێتامان چەندە 6 پایە دەتوانم بڵێم 6 جاران 3.4 ئاگادار بە ئەوەشمان دانا کە ئەوەمان تواندوو کرد و کۆ ئەوەمان جاران کرد و کۆمان کردەوە و ڕەگمان وەرگرت و ئۆمێگا فاینەڵ دەکاتە 31 ڕات لەسەر چرکە ئەو ئۆمێگا فاینەڵمان دۆزیەوە پرسیاری دواتر دەڵێ لە پرسیاری پێشتردا دەلتاتی بدۆزەوە ئێ بە ئاسانی دەتوانین دەلتاتی بۆی بدۆزینەوە تەماشا بکە ئەها دەلتاتی بالێر بۆ دنووسم ئۆمێگا فاینەڵ یەکسانە ئۆمێگا ئینیشیەڵ چون ئینیشیەڵمان هەیە فاینەڵیشمان دۆزیەوە یەکسانە ئەلفا کۆ ئەلفا دەلتاتی باشە دەلتاتی دەتوانین لێرە بدۆزیەوە بە ئاسانی باشە یاڵە با بۆ دوو لە دنیایانیشکەم دەلتاتی دەکاتە ئۆمێگا ئینیشیەڵ ببەودی دەبێتە چی دەبێتە ئۆمێگا فاینەڵ ناقص ئۆمێگا ئینیشیەڵ لەسەر چی کاکە لەسەر ئەلفا وە بۆچی لێرە دۆزیمە و بەرزم نەکردەوە لە بنووی علیکەم بۆی بزانی ها دەڵێ لەو پرسیارەیدا چونکە ئۆمێگا فاینەڵمان چەندە سیویەکە ناقص ئۆمێگا ئینیشیەڵمان چەندە 10.8 دابش ئەلفامان چەندە 22.4 داینەوە دەردەچی شتەکەر دەردەچی ئەو پرسیاری دووەممان تەواو کرد هاتینە سەر پێداچنەوەی بەندی یەکی یەکواتە کەرتی یەکەمی پێ دەڵێن بەندەکەی پێ دەڵێن نازانم ئێستا دین ئەو پرسیارانە شیکار دەکەین یاڵە با پرسیاری یەکەم و دووەمت بۆ شیکارکەم یەکەم چ دەڵێت دەڵێ ئەم گۆشانە لە پلەوە بگۆڕە بۆ ڕادیان دەزانی پلە بگۆڕی بۆ ڕادیان دابەشی 58.3 دەکەی یەکسەر ئەو پلەیە یەکسەر بڵێ دابش 57.3 35 دابش 58.3 دەکاتە 0.61 ڕاد یاڵا 128 دابش 58.3 دەکرێت چونکە بۆ ڕادیەنە کە دابەشی دەکەین دەکاتە 2.33 ڕادیەن کەواتەر کاتێک پلەمان بگۆڕین بۆ ڕادیەن دابەشی 57.3 دەکەین زۆر هاتۆتەوە یەکە گۆڕی مێشولەیەک لە دووری ئەرێ کاکە دووری یعنی چی ئار یعنی 5 سانتیمەترە لە چەقی پەپکەیەکەوە دەنیشێتەوە بە ئاڕاستەی جوڵەی میلی کاتژمێر دەخولێتەوە مێشولەکە لەسەر کەوانەیەک دەسوڕێتەوە درێژەکەی واتە دەلتا ئێس درێژی کەوانە سالب 5 سانتیمەتر بۆ سالب بدانا بە ئاڕاستەی جوڵەی میلی کاتژمێرە دەڵێ گۆشە لادانی مێشولەکە چەندە گۆشە لادان یعنی چی کاکە دەلتا ثێتا یاڵە دەلتا ثێتا بدۆزەوە دەلتا ثێتا یەکسانە بە دەلتا ئێس لەسەر ئار دەلتا ئێس سالب 5 لەسەر 5 دەکاتە سالب 1 ڕاد سالب 1 چی ڕاد سالب 1 ڕاد سالب 1 ڕات ئەوە تەواو یەکسەر دەرچوو بەڵام تەلە بەمانەیە دەڵێ باشە بۆ سانتیمەکەت نەکردەمەتر چونکە ئەوەش سانتیمە ئەوشیان سانتیمە دەتوانرێت نەگۆڕێت ئاگادار بە سالب 1 ڕاد ئەوە ڕادیەن دەرچوو چونکە لەو هاوکێشە کە بۆ نمونە ئەوەمان بۆ دەرچی چمان بۆ دەرچی دەلتا ثێتامان بۆ دەرچی بە ڕادیەنە ئاگادار بە ئەگەر داواشی کرد بە ڕیف بۆ خۆ دەزانین دابەشی 1.2 پای دەکەی باشە یانی دەبێتە سالب 1 دابەشی 2 پای دەبێتە ڕیف ئەگە بە ڕیفی ویست ئەگەر بە پلەشی ویست جارانی 58.3 دەکات کات ئێستا ئەوە بە هەرسێکت بۆ بدۆزمەوەیەڵە ئەو بەڕادە ئەدی بە پلە ڕادیەن بۆ پلە جارانی 58.3 دەکەی سالب 1 جاران 58.3 دەکاتە سالب 58.3 ئەو بە پلە ئەدی بە ڕیف چەند خول دەکا ینی بۆ نمونە بیگۆڕین بۆ خول دەڵێ سالب 1 دابەشی 2 پای ئەو بەچی ئەو بە ڕیف ئەدی ئەوە سالب 1 ڕاد سالب 1 ڕادیش
تەواوە. یعنی ئەگەر بڵێ ئەی و بی و سی و دی هەمویان و کاتەکەمیان ڕاستە حتمان هەمویانەکە ڕاستە. یعنی دەتوانرێ ئەلحابد بۆ بکات بە یەکە ئاگاداری بە بۆ ئەوەی تێکەڵ نەکەی. وەی پرسیاری سێیەم. پرسیاری سێیەم ڕقم قیاسیشکانوە لە هاتنەوەی. پرسیاری سێیەم پرسیارێکی نایابە. پرسیاری سێیەم پرسیارێکی جوانە. هاتوتەوە کاکە لە وەزاری چەندین جار. پاسکیل سوارێک لەسەر ڕێڕێوکی بازنەی دەجوڵێت نیوەی ڕێڕەوەکە. کاکە وەڵڵه نیوەی ڕێڕەو یعنی دەلتا فێتا 0.5 ریف. نیوەی ڕێڕە و 0.5 ریڤە. ئاگادار بە بۆ خۆی دەڵێن نیوەی ڕێڕەوەکە. یعنی نیو خولی بڕیوە. یعنی بۆ نمونەگەر بازنێکی لێرە دروستکەم پاسکیل سوارەکە نیوەی ڕێڕەوەکەی بڕیوە. یعنی لێرە هاتۆتەوە ئێرە. ئەها نیو یعنی نیو خولی بڕیوە 0.5 ریف. باشە ئێڵە بیگۆڕین. باشە ریف بۆ ڕاد جارانی 2 پای دەکەین دەبێتە ڕادیەن یەکسانە. نیوەی 2 هەر دەکاتە پای ڕادیەن. ئەوە دەلتا فێتامان گۆڕی بۆ ڕادیەن. ئەوە کەواتە گوتی نیوەی ڕێرە و سێ چارێکی ڕێرە و چارێکی ڕێرە و یعنی دەلتا فێتە. یاڵە فەرموو لە ماوەی دەچرکەدا واتە چیەوە دەلتاتیە ناوەندە گۆشە خێرایەکەی چەندە واتە ئۆمێگا ئەڤەرێج چەندە. یاڵە پرسیارەکە وەڵامەکەی باوەرگرین ڕەشوەرە ئۆمێگا ئەڤەرج یەکسانە دەلتا فێتا کاکە لەسەر دەلتاتی. یاڵە بەس دانانەوە دەلتا فێتامان چەندە پایە یعنی 3.4 دەلتاتیمان چەندە دەیە 3.4 دابەشدا دەکاتە 0.314 ڕات لەسەر چرکە. یەکێکە لە پرسیارە نایابەکان. بەڵام ئەگەر گوتی ئاگادار بە ئەگەر گوتی سێ چارەک ئەگەر گوتی وەڵا نانووسی لێرە بزانین ئەوە باشە نانووسی. ئەگەر گوتی سێ چارەگی ڕێڕە و دەبڕێت سێ چارەگی ڕێڕە و ئەوە جوانە واتە دەلتا فێتا ئاگادار بە سێ چارەک 0.75 دەکات ریڤ دوای دێگۆڕی بۆ ڕادجارن 2 پای. ئەگەر گوتی چارەگی ڕێڕە و چونکە ئەگەری ئەوانە هەیە بێتەوە چارەگی ڕێڕە و هاتۆشتەوە چارەگی ڕێڕە و بزانە واتە دەلتا فێتا یەکسانە بە 0.25 ریڤ دوای دێگۆڕی بۆ ڕات. ئەو تێبینیانە بۆ خۆت بزانی خراپ نییە. چوارەم گۆشە تاودانی پەپکەیەکی خولاوە لە شاریاردا بدۆزەرەوە یعنی ئەلفا بدۆزەوە ئەلفا کە گۆشە خێراییەکەی لەوەوە بۆ ئەوە دەگۆڕێت واتە ئەو ئۆمێگا فنیشیەڵە یعنی ئینیشیل ئەوەشیان ئۆمێگا فاینەڵە زیاد دەکات لە ماوەی 0.5 سرکەدا ئەوە چێداوێتی دەلتاتی دیاڵە فەرموو بیدۆزینەوە ئەلفا دەکاتە ئۆمێگا فاینەڵ ناقص ئۆمێگا ئینیشیل لەسەر چی لەسەر دەلتاتی یەکسانە. ئۆمێگا فاینەڵمان چەندە 0.6 یان 6 فەرقی نییە کەم. ئۆمێگا ئینیشیل چەندە 0.5 ئەوە دەکاتە 0.1 دابش دەلتاتی چەندە 0.5 0.1 دابش 0.5 دەکاتە 0.2 ڕاد لەسەر چرکە. ئەوش پرسیارەکەمان شیکار کرد خراپ نییە پرسیارێکی. قوتابیانی بەڕێز لە هەر پرسیارێکدا ئاگادار بە لە هەر شوێنێک لە هەر بابەتێک پرسیارێکت بۆ دروست بوو پرسیارەکە پرسیارێکی کتابانی ئەسیلی وزاری بوو هەر پرسیارێکتە بوو پێداچوونەوەی بند بوو ڕاهێنان بوو پرسیارەکانمان لە کۆمنت بۆ بنووسە بۆ ئەوەی بۆ دەرسیدا بێ وەڵامەکانتان بۆ وەرگرینەوە. ئەو شەهر چوار هاوکێشەکەی بۆ خۆشیکاریکە بۆی دەستت لێ ڕابێت. فەرمووی ئێستا بابینە سەر پێداچوونەوەی بەشی یەکەم ئەوەی کە تۆزێک سەر بە بەندی یەکەمە هێندێک پرسیارم بۆ ئامادەکردوون حەزم لێ بوو گوتم قەیناکە مشکلە نییە با هێندێک شتی فێر بن. پێداچوونەوەی بەشی یەکەم سەر بە بەندەکەی بزانین چ دەڵێت یاڵا وەرە دەڵێ بڕی پای ڕادیان بە پلە چەندە یعنی پای ڕادیان بگۆڕە بۆ پلە کاکە پای بگۆڕێ ڕادیان بگۆڕێ بۆ پلە جارانی 58.3 دەکەی 58.3 جارانی 3.4 دەکاتە 180 پلە و دەڵێ ژمارەی خولەکانی چەندە کاکە ڕادیان بگۆڕێ بۆ خول هەر ڕادیانەکەی ها با بە ڕەنگێکی دی بۆ دنووسم ئەگەر ئەو ڕادیەنە بگۆڕین بۆ خول کاکە ڕادیان بۆ خول دابەشی 2 پای دەکرێت ژمارەکە چەندە پای دابەشی 2 پای پای دابەشی 2 پای دەکاتە نیو خول کەواتە نیو خولە نیو خول واتە نیو خول و 180 پلەی کرد جیاواز بکە لە نێوان خێرایی بەهێڵ و V و گۆشە خێرایی ئۆمێگا کاکە V دەکاتە دەلتا X لەسەر دەلتاتی بەڵام ئۆمێگا دەکاتە
ئۆمێگا دەکاتە دەلتا ثێتا لەسەر دەلتا تی. دەتوانم بڵێم خێرایی بەهێڵ ئەو خێرایی بەهێڵە V خێرایی بەهێڵ لادانی بڕاوە کە تەنێکی جوڵاو دەیبڕێت یان ئەو دووریەیە کە تەنێکی جوڵاو دەیبڕێت لە یەکەی کاتدا واتە ئەو دووریەیە کە تەنێکی جوڵاو دەیبڕێت ئەو دووریە دووریە ئین دەلتا ئێکس کە تەنێکی جوڵاو دەیبڕێت لە یەکەی کاتدا. ئەوەیان گۆشە خێرایی دەتوانم بڵێم گۆشە لادانی بڕاوە یاین دەلتا ثێتا لە یەکەی کاتدا ئەو دەبێتە جیاوازی. بەڕای من ئەگەر بێتەوە پێناسکان دێتەوە نەک جیاوازی چونکە نیزاممان هەڵبژارنە. ئەوەی لابە با بزانین پرسیاری سێم چ دەڵێت؟ ئەگەر بزانین پرسیاری سێم چ دەڵێت ئەوە جیاوازەکەشمان کرد. پرسیاری سێم قوتابیانی بەڕێز دەڵێ ئایا هەموو خاڵەکانی ڕەوڕەوەی کاتێک تەورێکی جێگر دەخولێنەوە هەمان گۆشە خێرایان هەیە؟ بەڵێ هەموو خاڵەکان هەمان گۆشە خێرایی و هەمان گۆشە تاودانیان هەیە. ئاگادار بە هەموو خاڵەکان ئەو بیزانە هەموو خاڵەکان هەمان گۆشە خێرایی و گۆشە تاودانیان هەیە واتە گۆشەکانیان وەکو یەکە بەڵام لێکەوتەکانیان وەکو یەک نییە. ئاگادار بە واتە ئایا هەمان لێکەوتە خێران هەیە؟ دەڵێ نەخێر. ئایا هەمان گۆشە خێران هەیە؟ دەڵێ بەخێر یعنی بەڵێ هەمان گۆشە خێرایان هەیە. بڕۆ پرسیاری چوارەم. بابزانین لە پرسیاری چوارەمدا دەڵێن چی؟ پرسیاری چوارەم دەڵێ یەکێک لە کورسەکانی چەرخ و فەلەق گۆشە لادانی. کاکە گۆشە لادان یعنی چی؟ دەلتا ثێتا دەبڕێت لەسەر کەوانەیە کە درێژەکەی درێژی کەوانە یعنی دەلتا ئێس نیوەتیرەی چەرخەکە چەندە یعنی ئار ئاسانە دەلتا ثێتا دەکاتە دەلتا ئێس لەسەر ئار ئەدی ئار دەکاتە چی کە داوە کراوە ئار جێگی خوان دەگۆڕنەوە لەگەڵ دەلتا ثێتای دەلتا ئێس لەسەر دەلتا ثێتا. دەلتا ئێسمان چەندە؟ 12 لەسەر 0.35 ئەنجامەکە دەکاتە 35 واتە ئار دەکاتە 35 مەتر. ئەوش پرسیارەکەمان هەڵ کرد. پرسیارێکمان هەیە دەڵێ خاڵێک لەسەر چێوەیەک چەرخێک دەجوڵێت کەوانەیەک دەبڕێت درێژیەکەی واتە درێژی کەوانەکە یعنی ئار درێژی کەوانە یعنی ئار یەکەم بە گۆشەی واتە دەلتا ثێتا یەکەم دەخولێتەوە ئەگەر چەرخەکە بە گۆشەی ئاگادار بە بە گۆشەی 35 ڕات یعنی دەلتا ثێتا دووەم بخولێتەوە پاشان 35 خول واتە دەلتا ثێتای سێەم ئەرە بە چ دەزانم ئەوانە دەلتا ثێتان ڕاد و ڕیڤ و پلە ئەوانە ناسینەوەن بۆ گۆشە لادان. خاڵەکە دوو کەوانە دەبڕێت درێژەکانیان بە دوای یەک ئاگادار بە ئەوە دەلتا ئێسە ئاگادار بە ئەوە دەلتا ئێسە کە داوێتی چۆن دەڵ خاڵک لەسەر چەرخەیەک ڕەوڕەوەیەک دەبڕێت کەوانەیەک دەبڕێت کەوانەیە ینی درێژی کەوانە ینی دەلتا ئێس دەزانی هەنیا کاتە ئەوە دەلتا ئێسە باشە یاڵە باوای بکەینە دەلتا ئێس. ئەوە چییە کاکات دەلتا ئێسە دەلتا ئێسی چەندەمیشە یەکەمە دەلتا ئێسی یەکەمە دەڵێک بە دوایە کەوانەیەک دەبڕن واتە ئەویان دەلتا ئێسی دووەمە یەکەمان نووسی ئەوەشان کەوانەکەی دی دەلتا ئێسی سێمە چکە یەکەمان نووسی دوای یەکەم دووەم و سێم دێت. نیوەتیرەی چەرخەکە چەندە؟ یعنی ئار چەندە ئار ئاگادار بە دەتوانم سێ جار بیدۆزمەوە بەڵام هەر هەمان نیوەتیرە دەردەچی لە بەرەوەی باسی چەرخەیەک دەکا خۆ باسی چەرخەی جیاواز ناکە خۆ چەرخەیەکیش هەر هەمان نیوەتیرە هەیە بۆ نمونەگە چەرخەیەکمانەوێ با بێنمە پێش چاوەتە ئەو چەرخەیەک دەسوڕێتەوە ئاوە بە ئەوەی یەک دقە با چەرخەکەی جوانتر دروستکەین تەماشا بکە چەرخەیەک تەنێکی خولاوەیە تەماشاکە ئاوە ئەگەر تەماشاوای بکەی ئەگەر تەماشاوەیان بکەی ئەلێرە ئیسابکە لێرە ئیسابکە لێرە ئیسابکە لێرە ئیسابکە لێرە ئیسابکە لێرە کوڕ لەکوێ ئیسابەکەی کەیف خۆتە کاکە هەمویان هەمان نیوەتیرانەیە ئەوە ئارە ئەوەشان ئارە ئەوەشیان ئارە ئەوەشان ئارە ئەوانە لە پێوانەدا یەکسانن کەواتە دەڵێ ئایا دەتوانم یەک جار بەپێی ئەو دراوداوکرانە یەک جار ئار بدۆزمەوە بڵێم نیوەتیرەکەی ئەوەندەی پێویست ناکە سێ جار بیدۆزمەوە دەڵێم بەڵێ هەمان نەتیجە دەردەچێت.
ئەی تەلەبەی بەڕێز دەڵێ ئەرێ کامەی بەکاربێنم ئە بە کەیفی خۆت حەزەکەی بنووسە دلتا تێتا یەکسانە دلتا ئێس لەسەر ئار ئەمە دەمانەوێت ئار دۆزینەوە ئار دەکاتە چی ئار دەکاتە دلتا ئێس لەسەر دلتا تێتا بەس دانانەوە جا ئاساییە یەکەم دەدۆزیەوە یەکەم دادەنێی دووەم دادەنێی سێەم دادەنێی کێشەمان نییە بەڵام ئەگەر دلتا ئێسی دووەم دانە دەبێت دلتا تێتای دووەم بێت حادەتەن چه یەکە گۆڕینی ناوێ ئەوەی دووەمە یەکە گۆڕینی ناوێت کاتە ئەوەی دووەم دانەی تقریبان باشترە دەزانی بۆ باشترە لەبەر ئەوەی جاران و دابەش و ئەوەی تێدا نابێت بۆ ڕادێنی بگۆڕینەوەە چووکە بۆ خۆی ڕادێنە کاتێک سەر جەماعەت دلتا ئێسی دوومان چەندە 143 دلتا فێتای دوومان چەندە 35 کە دابەشی دەکەی ئەنجامەکە دەکاتە 4.1 کەواتە نیوەتیرەی چرخەکە 4.1 مترە ئێتەواوە ئەگەر 4.1 متر بێت یەکسەر هیچ کێشەمان بۆ دروست نابێت ئەو هەمووشیان هەرچی دەدۆزێ و بدۆزەوە هەر 4.1 مترە باش فەرموو بابینە سەر پرسیاری شەشەم کەیفم پێ دێ و کەیفت پێ بێ لە وەزاری زۆر ساڵ هاتۆتەوە وەزاری کەیفی بە پرسیاری شەشەم و هاوشێوەکانی دێت بە تێبینی بۆ خۆت بینوسا پێشتر نووسیوتەوە مامۆستای بەڕێزیش بۆی باس کردووی هەر کاتێک باسی میلی چرکە ژمێری کرد میلی دەقیقە ژمێری کرد میلی سەعات ژمێری کرد زەوی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە هەسارەکان بە دەوری یەکتردا دەسوڕێنەوە گۆشە خێراییان نەگۆڕە گۆشە خێرایی میلی چرکە ژمێر زانراوە دەڵێ کاتی پێوی چەندە ناچەندە واتە دەلتاتی چەندە بۆ ئەوەی میلی چرکە ژمێرێک گۆشەی 4 ڕات بخولێتەوە گۆشەی چەند ڕات بخولێتەوە کاکە 4 ڕات یعنی دەلتا فێتە 4 ڕات یعنی دەلتا فێتە بەڵام تەلەبەمانەیە بڵێ دەڵێت چی فەقیرە دەڵێ ئەو دەلتا فێتای داوە داوای دەلتاتی کردووە ئێ خۆشتی دیکەی نەداوە قسەکە تەواو بەڵام خۆ دەڵێ میلی چرکە ژمێر لە میلی چرکە ژمێر قوتابیانی بەڕێز ئۆمێگا زانراوە ئۆمێگا ئەڤەرج زانراوە بۆ نازانی چەندە ئاساییە دەنووسی بە چ دەپێرێت ئۆمێگا بەڕاد لەسەر چرکە دەفەرموو با بۆ باسکەم باشە قوتابیانی بەڕێز ئەگەر میلی چرکە ژمێر ئەها ئەویان بۆ نمونە سەعاتێک بێت دێتەوە هەمان شوێنی خۆی باشە میلی چرکە ژمێرە ها درێژەکەیە لامان درێژە دێتەوە هەمان شوێنی خۆی چەند ڕیف دەبڕێ یەک خول دەبڕێ دێتەوە هەمان شوێنی خۆی یەک خول دەبڕێ یەک خول یعنی 2 پای ڕادیەن بیکەمە ڕادیەن یەکسەر ئەی باشە چەند چرکە دەبڕێ ئاوا دەکات چەند زار دەڵێت چک وەڵا 6 زار دەڵێت چک چونکە 6 چرکە دەبڕێت کەواتە ئەها ڕادیەنەکە 2 پای ڕادیان بوو چرکەکە 6 چرکە بوو فەرموو بەس دابەشیکە دەکاتە 0.4 شەشێکیش بنووسە بۆی دقیقتر دەرچی ڕاد لەسەر چرکە ئۆمێگا زانراوە بۆ میلی چرکە ژمێر و میلی دەقە ژمێر ئاگادار بە فەرموو ئەو جارەی یاسای ئۆمێگا ئەڤەرج دەزانی دەکاتە دەلتا فێتا کۆڕە لەسەر دەلتاتی پرسیارەکە داوای دەلتاتی کردووە جێگەی خۆیان دەگۆڕنەوە دەلتاتی دەکاتە دەلتا فێتا لەسەر ئۆمێگا ئەڤەرج دەلتا فێتامان چەندە 4 بڕۆ بنووسە ئۆمێگامان چەندە 0.146 کۆڕە لەبەرکردنی ناوێ نەچی ئەوانە لەبەرکەی دوو ئەوە ئەگەری هەیە لەبیرکەی بەس ئاسانە وەکو پێم گوتی ئۆمێگا بۆ میلی چرکە ژمێر و دەقە ژمێر و سەعات ژمێر و ئەوانە زانراون ئۆمێگا دەکاتە ڕاد لەسەر چرکە باشە کاتێک دێتەوە هەمان شوێنی خۆی هەمویان 2 پای دەبرن هەرچ داتنا میلی دەقە ژمێر میلی چرکە ژمێر میلی سەعات ژمێر هەمویان چەند پای ڕدەبڕن 2 پای بەڵام ئەوە دەگۆڕێت ئەگەر دەقە ژمێر بوو 6 منت دەبڕێت دەکاتە جاران 6 دەکاتە 3600 ئەگەر سەعات ژمێر بوو 12 سەعات دەبڕێت چووکە 12 سەعاتە ها لێرە کە دەست پێ دەکات 12 دوای 1 12 سەعات دەبڕێت لێر دەبێتە 12 سەعات جارانی 3600 دەکرێت ئەو جا دەبێتە چرکە یعنی ئەوانە ئاسانن لەبەرکردنیان ناوێت کە 4 دابەش ئەوەی کرد دەبێتە 38.2 چرکە ئەوەشمان زانی یاڵا بابینە سەر حوتەمیش باشە دێنە سەر حوتەم بزانین حوتەم چاڵێت چ دەڵێت یاڵا حوتەم زانین چ دەڵێ
درێلێکی کارەبایی لە وەستانەوە ئەرکاکە لە وەستانەوە یعنی چی ینی ئۆمێگا ئینیشیال سفرە گۆشە تاودانێکی نەگۆڕ بۆ دەگۆڕێت دەبڕێت گۆشە تاودانێکی نەگۆڕ دەخولێتەوە وە گۆشە خێراکەی دەگاتە ئەوەندە ئۆمێگا فاینەڵە لە ماوەی 3.2 چرکەدا دەلتاتیە گۆشە تاودانی درێلەکە بدۆزەوە واتە ئەلفا بدۆزەوە نعم الله یاڵە بە ئەلفا بدۆزینەوە ئەرێ لقی ئەلف ئەگەر ئەلفا بدۆزینەوە ناکاتە با بەڕەشی بنووسین ئەلفا ناکاتە ئۆمێگا فاینەڵ ناقسن ئۆمێگا ئینیشیال لەسەر دەلتاتی بەرەوەڵەوە دەکە یا سامانەیە کاکە یاڵە ئۆمێگا فاینەڵمان چەندە 2628 نەڵی نازانین بخوێنێتەوە 2628 کەم ئۆمێگا فینیشیال سفرە دەلتاتیمان 3.2 ئەنجامی ئەلفامان دەکاتە 821 ڕاد لەسەر چێری کە دووجە ئەوە ئەلفامان دۆزیەوە پاشان دەڵێ گۆشە لادانی درێلەکە لەو ماوەیەدا چەندە واتە دەلتا تێتا یەکسانە بەچەند ئەرێ یاسایەکمان هەیە نازام ئەتۆ دەزانی یاننا دەلتا تێتا یەکسانە یەک لەسەر دوو ئۆمێگا ئینیشیال کۆ ئۆمێگا فاینەڵ جاران دەلتاتی بەس زانینەوە دەردەچی و یەکسانە 0.5 حەزەکەی دەزانین چ بکە ئەوەی بکە سفر چۆن دەڵێ لە وەستانەوە جاران ئۆمێگا فاینەڵمان چەندە 2628 جاران دەلتاتی 3.2 یەکسانە بە 4204.8 بە چ دەپێورێت دەلتا تێتا ڕادیە باشە ئەوەشمان زانی قوتابیانی بەڕێز لەوانێ لێمان بپرسن ئایا دەکرێت یاسایەکی تر بەکاربێنم جگەلەوە بەڵێ بە یاساکەی دیکەشیان دەبێت باشە ئاساییە بەس گرنگ ئەوەی درا و داوکراوەکانت مەزبوط بوون لە لاوکێشەکەدا ئایا هەموو خاڵەکانی چەرخەیە کاتێک بە دەوری تەوەریەکی جێگیردە دەخولێنەوە هەمان لێکەوتە خێرایانەیە نەخێر هەمان گۆشە خێرایان هەیە هەمان گۆشە تاودانیان هەیە بەڵام هەمان لێکەوتە خێرایان نییە یعنی ئەگەر بێتەوە لە وەزاری ئەو دوو پرسیارت بۆ تێکەڵ دەکا یەکەم ئایا کام لەمانەی خوارەوە ڕاستە بۆ چەرخەیە کاتێک دەسوڕێ بۆی پارێزگاری لە نەگۆڕەکەی خۆی بکە هەموو خاڵەکان هەمان لێکەوتە خێران هەیە غەڵەتە هەموو خاڵەکان هەمان گۆشە خێران هەیە ڕاستە هەموو خاڵەکان هەمان لێکەوتە خێرای گۆشە خێرایان هەیە غەڵەتە چکە هەمان لێکەوتە خێرایان نییە هەموو خاڵەکان هەمان گۆشە خێرایی و هەمان لێکەوتە خێرایان نییە غەڵەتە چکە هەمان گۆشە خێرایان هەیە وەڵامی ڕاستکامە بوو هەمان گۆشە خێرایان هەیە ئەوە شا بزانم ئاسانە ئەوشان پرسیارێکی مەترە لێکەوتە باسی لێکەوتە خێرای گۆشە خێرایی دەکات جارێ حەلمان نەکردو پرسیار لەسەری ئاسانیشە ڤیت یەکسانە ئار ئۆمێگا و دادنەوە دەردەچی وەی 28 وەی 28 وەی 28 زۆر گرنگە کۆڕە پرسیاری 28 زۆر جوانە پرسیاری 28 گرنگە زەوی هەر 365.25 ڕۆژ دەلتاتیە بە دەوری خۆردا دەسوڕێتەوە کۆڕەوەڵا دەڵێ دەسوڕێتەوە یعنی دێتەوە هەمان شوێنی خۆی زەوی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە ئەوە خۆرە بە دەوری خۆردا دەسوڕێتەوە یەک جار دەسوڕێتەوە ئاگادار بە یەک جار دەسوڕێتەوە کەواتە یەک جار دەسوڕێتەوە ئاگاداری بە دەلتا فێتامان دەکاتە یەک ڕیڤ کە دەکاتە 2 پای ڕاد چونکە ڕیڤ بۆ ڕاد جاران 2 پایە گۆشە خێرایی سوڕانەکە بە یەکەی ڕاد لەسەر چرکە چەندە ئۆمێگا ئەڤەرێج چەندە بەڕاد لەسەر چرکە کەواتە ئەمەش دەزانین دەلتا فێتانە وەرەوە ئەو بسترەوە ئەو جارەی وەرەوە فەرمو ئەمەش دەزانین ئۆمێگا ئەڤەرێج هەمومان دەزانین لەبەرمانە دەلتا فێتا لەسەر دەلتاتی ئەو یاسا دیوە جوانترین یاسا لە کتابەکەت ئەوە زۆر گرنگە یاڵە دەی ئۆمێگا ئەڤەرێج دەکات دەلتا فێتا لەسەر دەلتاتی کاکە یەکسانە دەلتا فێتامان چەندە یەک ڕیڤ 2 پای ڕادە ئەو کلمە ڕاد تەواو بۆ خۆشی بەڕادی دەوێت
ئەگەر گوتبای بەڕیف لەسەر چرکە چەندە ئاگادار بە بەڕیف دەمانێشتەوە تا یەک ڕیڤم دادنە بەس لێر دەڵێ بەڕاد لەسەر چرکە چەندە 2 پایماندانە لەسەر دەلتاتی چونکە ئاو قسەم بۆ چ کرد قوتابی بەڕێز دەڵێ ئایا لەبەر کەم ئەوە ڕاستە بەڵێ ڕاستە لەبەرکەی ئەوە ڕاستە بۆ نمونە 1.99 بۆ خۆی ئەنجامەکە زین چەندەکە ئەو مەگاڤەرج ئاگادار بە دەکاتە 1.99 جاران دەتوان سالب حەوت دەکە بەسە پێوری ڕاد لەسەر چرکە قوتابیانی بەڕێز پێمان دەڵێن ئایا ڕاستە ئەوەی لەبەرکەم بەڵێ ئەرەوەڵا ڕاستە بەڵام ئەدی ئەگەر ڕیف لەسەر چرکاتەوە دەبێ یەک دابەشی یەک ڕیڤەکە دابەشی ئەو جادەلتاتێکەکەی باش ئەدیگە ڕیف لەسەر منتاتەوە ئەو کاتی شتێکی دی هەیە ئەدیگەر ڕاد لەسەر منتاتەوە کەواتە تو دەبێ ڕێگاکەی فێر بیکا کە واس لە دەرخی بێنە دەلتاتیمان چەندە دەلتاتی 365.25 بەڵام ئاگادار بەەوە ڕۆژە ئەوە دەڵێ بە چەندە بە چرکە یەڵا هەر ڕۆژێک چەند سعاتە شەو ڕۆژێک 24 سعاتە ئەی هەر سعاتێک چەند چرکەیە 3600 چرکەیە ئەو بوو بە چرکە ئەنجامەکە یەکسەر دەکاتە 1.99 جاران دەتوان سالب حەوت ڕاد لەسەر چرکە باش ئەگەر گوتبای بە منت چەندە ڕاد لەسەر منت ئێوە ڕادەکەم دانابووە منتە کاتە هەر سعاتە و 6 دقەیە 6 دەنووسی لە جیاتی 3600 واتە دەبێت ڕێگاکەی فێربی و هیچ مەجای تێدا نییە قوتابیانی بەڕێز ئەوە دەڵێ لە وەستانەوە دەست پێ دەکا و ئاخریش دەوەستێتەوە بۆیە دەتوانم ڕێگایەک بەکار بێنین لێرەدا ئاساییە ڕێگاکەی کە بەکاری دێنین ڕێگاکەی کە بەکاری دێنین ئاگادار بە تەماشا بکە حوزێکی جلچۆری کارەبایی لە وەستانەوە ئۆمێگا دەتوانی بڵێ ئینیشیال یەکسانە بە سەفر دەست بە خولانەوە دەکات گۆشە خێراکەی دەگاتە واتە چی ئۆمێگا فاینەڵی یەکەم جارە تەبعان دەتوانین بەس یەکەم جاری بەکاربێنی بەس دەلتاتەکان ئاگادار بە شتێکەکەی ئەوە ئۆمێگا فاینەڵی دووەمە تەواو چەندە 11 پایە ڕاد لەسەر چرکە لە ماوەی ئاگاداریە ئەوەی بە دەلتاتی یەکەم و لەو کاتەدا ڕێگەکە سویچی لێ دەبڕێت و وزەکەی لێ دەبڕێت و خێرای خولانەوەکەی ئەوزەکە هێواش دەبێتەوە تا بە تاوەتی پاش 12 چرکە دەوەستێتەوە واتەوە دەلتاتی چەندەمە دووەمە ئەو ئۆمێگا فاینەڵی دووەم جار یەکسانە بە سەفر چونکە دەڵێ دەوەستێتەوە واتە دەتوانم دوو ئاڵەت وەربگرم کە مامۆستایەکانمان بۆیان باس کردووی بەڵام ئێستا ئەمن ڕێگایەکت بۆ بەکاردێنم چونکە دەوەستێتەوە ئەگەر لە وەستانەوە دەستی پێکرد و دوای وەستایەوە هەماشت دەتوانرێت بەکار بێت دەڵێ ژمارەی ئەو خولانە چەندە لار یەک لە ماوەی ئیش پێکردن و وەستانەوەیدا واتە بنێکە گۆشە تاودانەکەی نەگۆڕە واتە داوای ژمارەی خولی کردووە واتە دەلتافێتای کردووە بەڵام بەچی دەوێت بەڕیف ئەو دەلتاتێتای ئەمە دەری دەچێنین بەڕاد دەپێورێت بۆچی بەڕاد دەپێورێت لەبەر ئەوەی بدەزانین کە بەڕاد دەپێورێت بۆ بەڕاد دەپێورێت لە یاسادا کە دامانایەوە ڕاد دەردەچێت بۆ خۆشی دیارە ها ئەو ڕادە کات دەلتاتێتاش بەڕاد دەردەچیت لێرە ئۆمێگا ئینیشەڵ و ئۆمێگا فاینەڵ و دەلتاتی بەڵام کار لێ دەکەم ئەو دەلتاتیانە هەردووکی کۆبکەوە دەلتاتی 1/8 کۆ دەلتاتی دوو چەندە 12 8 کۆ 12 20 چرکە دەکە ئەو 20 چرکە ئەو دەلتاتیەکەمان دۆزیەوە پاشان هاوکێشێک بەکاردێنم بۆ دۆزینەوەی چی بۆ دۆزینەوەی دەلتاتێتە بەڵام ئەگەر تەماشا پرسیارەکەی باسی ئەلفای نەکردەوە چوار هاوکێشە زەخمەکەی باسی ئەلفای نەکردووە بۆیە هاوکێشێک بەکاردێنم نابێ ئەلفای تێدا بێ بۆ نمونە دەلتاتێتە یەکسانە بە یەک لەسەر دوو ئۆمێگا ئینیشیال کۆ ئۆمێگا فاینەڵ جاران چی دەلتاتی یەک لەسەر دوو ئۆمێگا ئینیشیال ئۆمێگا فاینەڵ جاران دەلتاتی تەواوە بەڵێ بەس دانانەوە لەبەرەوەی ئینیشەڵەکە سفرا کاتە هەرمەی نووسەوە دەلتاتێتە یەکسانە بە یەک لەسەر دووەکەی بنووسەوە یان بنووسە 0.5 مشکلم نییە 0.5 جاران ئۆمێگا فاینەڵەکەمان چەندە ئۆمێگا فاینەڵەکەمان 11 پایە جاران دەلتاتیمان چەندە دەلتاتیمان 20 هەردووکم کۆ کردەوە ئاگادار بە نیوەی 20 دەدەکات دە جاران 11 110 پای دەکا ئەتو بۆ خۆت بە ئاسیبەی لێکیدەوە یانی دەلتاتێتە یەکسانە 110 پای بەڵام بە چ دەپێورێت گوتمان بە ڕاد دەپێورێت بەڵام پرسیارەکە دەڵێت ژمارەی خولەکان چەندە واتە دەلتاتێتە بەڕیف چەندە ئێ باشە ڕاد بگۆڕی بۆ ڕیف دابەشی 2 پای دەکەی کەواتە بگۆڕین بۆ ڕیف دابەشی 2 پای دەکەین دەبێتە ڕیف
بۆ خۆ دەزانی پای لەگەڵ پای فلیمی دەستێت و ١١٠ بەشی 2.55 ڕیڤ پرسیارێکی جوانە زۆر جوانەوە پرسیارە. ئەوە شمانزانی و بابێنە سەر پرسیارێکی دیکە و بابندەکەی کامن تاوکەین بەندی یەکەم مەبەستم بەش یەکەم نەها بەندی یەکەم فیزیا بەش بەشە جاستا بەش یەکەم لە 3 بەند پێک دێت لە 3 بەند پێک دێت ئێستا بەندی یەکەم تەواو دەکەین و خۆت تەیارە نییە. ئۆتۆمبیلێک بە خێرایی ئەوە شیان تقریبا نەما خوێندووە چونکە ها VT کە دەڵێ VT دەکاتە R ئۆمێگا ئەمە دەمانەیە ئۆمێگا بدۆزینەوە VT و Rی داوە و AT یەکسانە R ئۆمێگا R ئەلفا R و AT دا ئەلفای پێدەدۆزینەوە اینجا چوار هاوکێشەکە بەکاردێنی بەڵام ئەومان لەبەرەوەی حل نەکردووە سەر بە بەندی دووەمە بۆیە ئیشاڵە لە بگەڵبەندی دووەم سیەمتان بۆ ئەل دەکەم زۆری جوانە پرسیارەکە. سیویەک کاکە سیویەک ئاگادار بە بەڕاستی سیویەک جوانە سیویەک یەکێکە لەو پرسیارانەی کە جوانە ئاگاداری سیویەک بە ئاگاداری سیویەک بە سیویەک پرسیارێکی جوانە کاکە پرسیارەگەر جوان بووە من چ بکەین پارچە پارەیەک تیرەکەی تیرە کاکە تیرەی داوە نیوەی لەگەڵ نێ نەخێر تیرەی داوە دەیکەمە نیوە تیرە و دەیکەمە مەتر و سانتیمیشە یەکسەر یەڵە بابیکەین نیوە تیرە دەکاتە تیرە دابەش دوو تیرە چەندە 2.4 دابەش دوو دەکاتە 1.2 سانتیمەتر یەڵە بیگۆڕین بۆ مەتر R دەکاتە 0.012 مەتر ئەوە ئارمان دۆزیەوە R 0.012 مەتر دەزانی سانتیم بۆ مەتر دابەش 100 لەسەر ڕێڕەوێکی ئاسۆی فرێدرا دەستی بە خلۆربوونەوە کرد بێخلیسکان سەرەتا بە گۆشە خێرایی سەرەتایی واتە ئۆمێگا ئینیشیال پاشان هێواش بووە بە گۆشە تاودانێک بڕەکەی لەبەر ئەوەی هێواش بۆتەوە ئاگادار بە ئەلفایەکەی بە سالبە 1.9 ئێدە بە تێبینی بنووسە بڵێ لە کاتی هێواش بوونەوەدا ئەوە ئەلفا بە سالبە 1.9 ڕاد لەسەر چرکە دووجا پاشان دەڵێ ئەو دووریە چەندە کە لە خرووربوونەوەکەی دەبەستێت پێش ئەوەی بوەستێتەوە دووری چەندە تەلەبە نازانی ئەوە چیە ئاگادار بە چەندی جار ئەو پرسیارەمان هێناوەتەوە تەلەبە نازانی ئەوە چیە ئێستا تێبینێکت پێ دەڵێن بۆ خۆت بینوسە بۆ ئەوەی بوەستێتەوە واتە ئۆمێگا فایناڵ یەکسانە بە چەند کاکە با سفر ئۆمێگا فایناڵ یەکسانە با سفر کە ئۆمێگا فایناڵ یەکسان بوو بە سفر باسی پارچە پارەی کردووە پارچە پارە ئەها دینارە ئاسنەکان دیتون قەدیمەکان نازام دیتویت دایان نەبە فێردکەمە دینارێکان ئاوبوونا ئاون تقریبا شێوی ئاو پەنجایی و دیناری ئەوانە کاتێک دەڵێت خلۆر بووە لە سەڕووی خلۆر بووە لەوانەیە ئەوەندەی ببڕێ باشە ئەگەر ئەوەندەی ببڕێ ئەوە چی پێ دەڵێن جەماعەتەوە پێ دکتری درێژی کەوانەواتە دەلتا ئێس کەواتە دەتوانی بە تێبینی بنووسی هەر کاتێک گوتی ئەو دووریە بدۆزەرەوە کە پارچە دراوێک دەیبڕێت ئەوە یەکسەر بۆ خۆت بنووسە واتە دەلتا ئێس یەکسانە بچەند کەواتە پرسیارەکە لێر دەداوای چی کردووە کاکە دەلتا ئێسی کردووە ئەمە هەمووتان لە من باشتر دەزانن کەوا هەر پرسیارێک داوای دەلتا ئێسکە یاسایەکمان هەیە دەلتا ثێتا یەکسانە دەلتا ئێس لەسەر R پێویستە بۆ دۆزینەوەی دەلتا ئێس R و دەلتا ثێتامان هەبێت چونکە ئەگەر دوولا دنیایانی کەین کاکە ئەگەر دوولا دنیایانی کەین دەلتا ئێس دەکاتە ئەو دوانە جاران دەکرێت R جاران دەلتا ثێتا بەس ئارم هەیە 0.012 مەترە بەڵام دەلتا ثێتامان بەداخەوە نییە باشە دەلتا ثێتامان بەداخەوە نییە یاڵە با سەرەتا دەلتا ثێتات بۆ بدۆزمەوە بە چوار هاوکێشەکە دەیدۆزینەوە ئۆمێگا فایناڵی داوە ئۆمێگا ئینیشەلیشی داوە ئەویشان ئەوە سفرە ئەوەشیان هەژدا ڕاد لەسەر چرکەیە ئەلفایەکەشی داوە باشە ئەلفاشی داوە لەبەر ئەوەی ئەوانەی داوە بە ئاسانی دەتوانی چ بدۆزیەوە یەکسەر دەتوانی دەلتا ثێتای بدۆزیەوە ئیش یاساکمان هەیە دەڵێن ئۆمێگا فایناڵ دووجا یەکسانە ئۆمێگا ئینیشەل دووجا کۆ دوو ئەلفا دەلتا ثێتا دەتوانی بەو هاوکێشە بدۆزیەوە فەرموو چۆن دەیدۆزینەوە قوتابیانی بەڕێز تەماشا بکەن
دلتا ثێتا یەکسانە یەکسەر دوو لە دنیای دەکەم ئۆمێگا فاینەڵ لە جێگەی خۆی توانی دووشە بەڵام ئەوانە دەڕۆنە ئەودی و باشە دلتا ثێتا نەزانرا بوو لەگەڵیدا کۆ ئۆمێگا ئینیشیەل هەیە بڕاتە ئەودی و دەبێتە کەم ئۆمێگا ئینیشیەل باشە لەگەڵ دلتا ثێتا جاران دوو ئەلفا هەیە دەبێتە دابش دوو ئەلفا بەس دانانەوە ئۆمێگا فاینەڵ چەند بوو سەفر دوو جار سەفر دەکە کەم طبعاًەوە دوو جایە طبعاً ئۆمێگا ئینیشیەلەکە دوو جایە کەم ئۆمێگا ئینیشیەلەکەمان چەندە 18 دووجا کۆڕە بەس نەچی بڵێ دووجا سال بە ئەوە سالب نییە ئاگادار بە ئەوە 18 دووجا دەکەی ساڵی پێشی ماوەتەوە دوو جاران ئەلفایەکەمان چەندە سالب 1.9 ئەو جارەی دەتوانی بڵێ سالب دابش سالب موجب دەکا 18 دووجای دەکەی دابشی ئەوەی دەکەی ئەنجامەکە لێرە دلتا ثێتا بۆمان دەردەچیت 85.3 ڕاد بەس لێرەی دادنەوە دەردەچی ئارەکەمان چەندە 0.012 جاران دلتا ثێتامان چەندە 85.3 یەکسەر دلتا ئێسمان بۆ دەردەچیت 1.02 متر زۆر جوانە و کەیفیشم پێ دێت باو پرسیارە شیکارکەین یاڵا ئەو پرسیارە شیکار دەکەین وا بزانم کۆتایی دەبێت بزانم کۆتایی دەبێت یاڵا دێتە بەندی دووەم بەڵێ دێتە بەندی دووەم کەواتە ئەو ئاخر پرسیارە شیکاری دەکەین ئیشاڵا پرسیارەکان یەک بێک شیکار دەکەین قوتابیان باشە هەموو بەشەکان ئیشاڵا ئەو بەشانێک کە هەیە بۆ ئەو ساڵ چەند بەش داخلە هەموو بەشەکان پرسیارەکان یەک بێک شیکار دەکەین کتابەکەمان ڕاهێنانە پێداچوونەوەی بەندە بەشە هەمووی شەڕەوە ئیسابی بارستایەک بە پەتێکەوە بەسترا درێژیەکەی درێژی واتە ئار درێژی پەت یعنی ئار کاکە ئار وابزامی ششمان پێ نابێ لەسەر ڕێڕێکی بازین لە وەستانەوە ئەرێ لە وەستانەوە یعنی ئۆمێگا ئینیشیەل چەندە سفرە بە جوڵە دەکات چل خولی تاوە دەبڕیان تەلەبەمان هەیە نازانین چل خولی یعنی چی کاکە یعنی دلتا ثێتا یەکسانە چل ڕیڤ باشە ڕیف یعنی دلتا ثێتا چلەکە جارانی دوو پای دەکەین بۆی ببێتە چی کاکە ڕادیەن چل جاران دوو هەشتا پای ئەو بوو بە ڕادیەن لە ماوەی 1 منتدا ئاگادار بە لە ماوەی یعنی دلتاتی 1 منتە یعنی 6 سرکەیە دوا گۆشە بگات گۆشە خێرای کۆتایەکەی گۆشە خێرای کۆتایەکەی پاش تێپەڕبوونی ئەوەندە چەندە یعنی داوای چی کردووە کاکە داوای ئۆمێگا فاینەڵی کردووە داوای ئۆمێگا فاینەڵی کردووە یاساک لە یاسایەکان بەکاردێنین کە نابێ ئەلفای تێدا بێت چونکە ئەلفای تێدا نییە یاسایەکمانەیە قوتابیان ئەویشان دەڵێت دلتا ثێتا یەکسانەیەک لەسەر دوو ئۆمێگا ئینیشیەل کۆ ئۆمێگا فاینەڵ جاران دلتاتی دەتوانم یەکسەر بەوەی بیدۆزمەوە چونکە ئەلفای تێدا نییە لە دراو داوکرا باسی نەکردووە ئەمەش لێرە ئەو هاوکەشەی هەڵدەبژێرین کە باسی نەکردووە بۆ خۆ دەزانی لەبەرەوەی دەڵێ لە وەستانەوە ئۆمێگا ئینیشیەل سفرە دەتوانین لێرە یەکسەر سفرێکی دانێ ئەمە دەمانەوێت چ بدۆزینەوە کاکە با تەویزکەینەوە دەکاتێک لەسەر دوو ئۆمێگا فاینەڵما لەگەڵ دەلتاتی ئەمە دەمانەوێت لێرە چ بدۆزینەوە گۆشە خێرای کۆتایەکە بدۆزینەوە کاتە گۆشە خێرایی کۆتایی یەکسانە یەک لەسەر دوو بڕاتەوە دوی دەبێتە دوو دلتا ثێتا لەسەر دلتا تی چکە بەینی جارانە دەبێتە دابش دلتاتی یاڵا بەس دانێەوە دوو جاران دلتا ثێتامان چەندە دلتا ثێتا کاکە دلتا ثێتایەکە دۆزیمانەوە هەشتا پایە هەشتا جاران 3.4 چکە پای 3.4 ئەری دلتاتیمان چەندە دلتاتی 6 لەوەوە ئۆمێگا فاینەڵمان بۆ دەردەچیت بە کە دابەشت کرد 8.37 دەکات ئەی بە چ دەپێورێت ڕاد لەسەر چرکە ئەوش پرسیاری کۆتایی بوو لە بەشی یەکەم و بەندی یەکەم تەواومان کرد هیوادارم سودێکی باشمان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیان دەبێت هەتا دەرسێکی دیکە و ڕۆژێکی دیکە بە خودای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ بێت.